دوای کۆبوونەوەیان لەگەڵ لیژنەوەی وەرزش و لاوانی عراق و لە شاری بەغدا خوێندنەوەی یاسایەکەمی لیژنەی ئۆلۆمپی عراق و هەفتەکەی لیژنەی ئۆلۆمپی کوردستان گەڕانەوە هەرێمی کوردستان. جێگیری سەرۆکی لیژنەی ئۆلۆمپی کوردستانیش بۆ پایان باز لە ئامانجی سەردانەکان و پلانی داهاتوویان دەکات. ڕاستی بێمان لەلایەن لیژنەی وەرزش و لاوانی پەرلەمانی عراقی و بانگیش کراین وەکو لیژنەی ئۆلۆمپی کوردستان کە یەکەم جارە کاری وا ببێت بانکراین بۆ گفتوگۆکردن لەسەر بەرنامەی لیژنەی ئۆلۆمپی و کە چی بکات و چۆن یاساکانی بنووسێتەوە و ئێمە ژویستمان وەکو لیژنەی ئۆلۆمپی کوردستان جێگامان هەبێ جێگایەکمان هەبێ پێگەیەکمان هەبێ لە عراقا بۆەوەی کە بتوانین لە یاسایە کۆمان بکاتەوە. تێمان گویان کە ئێمە وەکو لیژنەی ئۆلۆمپی کوردستان ئێمە نامانەوێت جیابینەوە لە عراق، ئێمەمانەوێت مەحەتەیە بین یان گروپێ بین بەیەکەوە خزمەتکاری ڕاضی عراقی بین، بەڵام ئێمەمانەوێت بە یاسا ڕێکی خین. ئەمە ناکرێت لیژنەی ئۆلۆمپیە کە بێت لە کوردستان و لە عراقیشە بێ بە یاسا ڕێک نەخرابێت کە زۆربەی شتەکان ڕێکخراوە کە ئەگەر سەیری دەستوری عراقیشکەین و ئەمە یاسا ڕێمان پێیا کە ئەگەر سەیری دەستوری عراقیین لە مادەی 115 بە واضحی ئەڵێ کە ئیقلیمەکانیان هەرێمەکان بۆیان هەیە هەموو لیجانێک و هەموو شتێکیانە بێ ئەدا مالیە و لەگەڵ ئەسکەری نەبێت پلانی بی ئەمە هەرێمی کوردستانیشمانەیە پەرلەمانی هەرێمی کوردستانیشمانەیە ئەوە گەڕێنەوە بۆ ئەوان و قسە لە گفتوگۆ لەگەڵەوانەکەین و ئەم کەیسەمانە بینێ پەرلەمانی کوردستانیش بەداخەوە وایە پەرلەمانی کوردستان زوو بەجواب بەهاتایە لەسەرم کەیسە و زوو ئەترافی پێ بکرات چێ ئێمە زۆر دەمێت کە لیژنەی ئۆلۆمپی هەیە و تا ئێستا بە یاسایەک ڕێک نەخراوە. بەدەستی من و تۆ نییە کە چیتەژە چتری عراقەوە بە انتخاباتکێک انتخاباتیشت کرد هەڵبەتە گۆڕانکاری تەواویشە بێت من و تۆ کێمان بەدڵ بێ ئەوە هەڵەبژێرین کەس دەختمان لێ ناکە خۆمان بەگەر واقع بینیش بین تەکەتول هەیە لە ئەوروپاشە تەکەتول هەیە وەکو نایب هەست کاتێ انتخابات کرا بێمنەتی لیان هەموو لیژنەی ئۆلۆمپیش بێمنەتین لەوەی کە انتخابات بکرێت و کاری بۆ بکرێت و کێش بێتە جێ ئێمە خزمەتکاریە و شوێنین و ئەگەر لەوێژ نەبێت لە شوێنی تر ئێمە ڕێازین هەتوانین خزمەت بکەین.